یوتیوبەرێکی شاری هەولێر بە ناوی مەبەست بەهادین کە خاوەنی چەناڵی مەبەست کینگە لەلایەن یوتیوبەوە خەڵات دەکرێت. خەڵاتەکەش قەڵغانێکی زیوە بۆ بەدەستهێنانی 100,000 سابسکرایب. ڤیدیۆکانی مەبەست زۆرینەی ڤڵۆگن باسی بابەتە دیارەکانی نێو کۆمەڵگە و یاریە بەناوبانگەکانی مۆبایل دەکات. بەمانە ئەمەش شادەکەی یوتیوبە ئەو وەکو شادەیەکە بەڵێ وایە ڕاستە وەکو شادەیەکە دەیزانم ئەو کاتێک کە لە یوتیوب بۆ دەست پێ کردووە وەکو ڕێزێک بۆ ماندووبوونێت ئەم خەڵاتیان بۆ ناردێت. ئێستا بە خەڵاتەکە تا پیشان بەم خەڵاتەکە ئەوێش تەرا یاڵە ئەو چێ دەخورێ شەکرەکەشیان ناردێەوە بەڵێ دەرم باوە لە لاتانێت. ئەمەش خەڵاتی یوتیوب وەکو دەیبینن ئەمە خەڵاتی یوتیوبە سیلڤەر پلەی بەتن بەریتینە ئاڵەکەشیە سیلڤەر پلەی بەتن بەڵێ قەڵغانی یوتیوب وەکو دەیبینن بەسەر نووسراوە مەبەست کینگ بۆ 100,000 نازم لە ئێوە ڕاست دەرەتیان نا بەڵێ گەیشتین بە خەڵاتەکەمان پلەی بەتن سیلڤەر پلەی بەتن توانیمان بگەین بەو ئاواتە یوتیوب پلەی بەتن با لێرێ بچ بابی بەستیەوە وەتوانی ئێستا تەواوە عیبن نییە لەجێ خۆت بەم دەستمە پشتەوە. ئێستاش یوتیوبەر مەبەست کینگ لە ئەستۆدیۆ کوردستان 24 و میوانی هاشتاگە بەخێر بێ بۆ هاشتاگ. ئەزانم فۆلۆوەرێکی زۆرت هەیە خەڵکت ناسێ بەڵام ئەمەوێ بە کورتی باسی خۆت بۆ بینەرانی هاشتاگ ئێمەش بکەین. سپاس دەکەم. من ناو مەبەست بەهادین سابرە دانیشتووی شاری هەولێرم خوێندکارم لە کۆلێژی تەکنیکی کارژێری بەشی تەکنیکی میدیا واتە ڕاگەیاندن و ساڵێکە دەستم بە کاری یوتیوب کردووە. زۆر باش 170,000 سابسکرایبت هەیە چه هەستێک هەیە ماوەی پێش ئێستا پۆستێکتم بینی لە ئینستاگرام نووسیت 50,000 سابسکرایب پێم وایە بە 4 مانگێک پێش ئێستا بوو چۆن لەم چەند مانگە توانی ئەوها ژمارەی سابسکرایبەکان فۆلۆوەرزەکان بەرزکەیتەوە؟ خۆی بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. یەکەم بەردەوامی خۆم بەردەوامی بۆ کارەکە، دووەم خۆشەویستیم بۆ کارەکە، سێم لەو ماوەیەدا یوتیوب ینی زیاتر ئاشنا بووینە بە ینی کورد ئاشنا بۆ بە یوتیوب بۆیە ئەو هۆکارانە وای لێ کرد کە فۆلۆوەرەکان یان سەبسکرایبەکانی کەناڵەکەم زیاد بڕوات و ئەوانە شەمە دەگەڕێتەوە بۆ بەردەوامی خۆم وای لێ کردم بەردەوام بوو و چوارەم شتیش بینەرەکانم کە وەکو خێزان سەیران دەکەم ئەوان وایان کرد بەردەوام بوو. مەبەست کینگ چەناڵێکی ڤڵۆگە ڕۆژانە بابەتەکانە چۆن هەڵەبژێری لەسەر چ پێوەرێک ئەی گونجین لەگەڵ ئەو ڕۆژێک کە بڵاویانەکەیتەوە؟ خۆی هەر ڤلۆگ نییە، ڤلۆگ دەکەم، ڕیاکشن دەکەم، گەیم دەکەم، زانیاری دادەنێم، چالنج دەکەم، ینی زۆر بوارەکانم کۆ کردێتەوە لە کەناڵەکەم و بە شێوەیەکی تەرفیهی بە شێوەیەکی وەکو بڵێن ئینتەرتێنمەنت بە کوردێکی شادی بەخش پێشکەشی خەڵکی دەکەم و تاکو خەڵک بۆ ساتێکیش بیانی دڵی خۆش بێ و زەردەخەنێک بێتە لێوانیان و بۆ هەڵبژانی بابەتەکانیش بەپێی بارودۆخی با بڵێن سەیری یوتیوب دەکەم کە بزانم ئەمڕۆ لە یوتیوب چی دەگوزارێت چی باوە چی هەیە خەڵک چی پێخۆشە پرسیار لە بینەرەکانم دەکەم چیان پێ باشە بەپێی وەڵامدانەوەی بینەرەکان و ڤیدیۆکانم ڕێک دەخەم و دایدنێم. جگە لە یوتیوب بە چی ترەوە خەریکیت؟ بە هیچ ترات بێتگە لە یوتیوب تەنها خوێندنەکەی خۆم کە لە کۆلێژ. ئەگەر ڕۆژێک پێت بڵێن واز لە یوتیوبەری بینە چی شتێکی تر هەڵەبژێری؟ وازی لێ نایەنم ئەگەر کارێکی تریشم دەستکەوێتن هەر وازی لێ نایەنم چونکە من بۆ کار یوتیوبم دانناوە چونکە حەزێکی خۆمە ئارەزوویەکە بۆیە ناتوانم ینی دابڕێم لێ. بەڕای تۆ یوتیوبەری گەشتوتە ئەو قۆناغی کە بڵێن جێگرەوەی کارێکی ڕاستەقی ناکات و بژێوی ژیان دابینەکات؟ خۆی لە ناو کوردستان نەگەیشتەوە ڕادەیە بەڵام بەرەو باش دەڕوا سەبرسە بەرەو باش دەڕات چونکە خۆی گە بڵێ قازانج لە یوتیوب بە دوو زۆر دەبێتن گۆگل ئەدسێنسەیە ڕەتی دەکەی بە یوتیوبەکەت ڕەت دەکەی بە گوگل ئەدسێنس و ڕێکلام ئەچێتە سەر ڤیدیۆکانت و لە ڕێوە چەند پارەی قازانج دەکەی و دووەمینیش
کۆمپانیێک بێ سپۆنسەرت کە وە خۆم لە ئێستادا هیچ کۆمپانیێک سپۆنسەری نەکردوم و پارێکی هاش پێدا ناکەم لە گوگل ئادسنس بۆیە من بۆ داهات سەیری یوتیوب ناکەم حەزێک و ئارەزویش خۆمە. لە کوردستان یوتیوبەری چۆن ئەبینی پێت وایە هێشتا لە سەرەتان یاخۆت پیشەگەری؟ نەک پێشەگەرنینەوە وە سەرەتاش نینە بەس باش ڕۆیشتوین وەسەتین و باشتریش دەبێت ساڵ بە ساڵ زیاتر دەبێت کورد ئاشنا دەبێت بە یوتیوب و پێم وایە لە ساڵاندا توش یوتیوبەرەکان و یوتیوب زۆر بە کورد ئاشنا دەبێت و بەرەو ڕێژێکی باش دەڕوە. بینەرانی ڤیددیۆکانت زیاتر لە چ ڕەگەزێک و لە چ تامەنێکن؟ خۆی دیاری نەکراوە ینی هەر مانگێک بینەرەکان دەگۆڕێت ڕێگەزەکان دەگۆڕێتن با بڵێن ئەگە کۆی بکەینەوە هەموو بینەرەکان نیوە بە نیوەنانی هەردوو ڕێگەزەکەی تێدایە و ئەگە تەمەنەکانیش بڵێن لە بچووکەوە تاوەکو 6 ساڵانی سەیری ڤیددیۆکان دەکا بەس وەکو گوتم ئەگە کۆی بکەینەوە هەمویان 10 تا 30 ساڵان بە زۆری سەیری ڤیددیۆکان دەکات. ئێستا نزیکەی 120,000 سابسکرایبت هەیە. پلانت بۆ ساڵی 2019 چییە؟ پلانم ئەوەیە یەکەم کوالەتی ڤیددیۆکانم بەرزکەمەوە باشتریکەم و بتوانم کامێرەیەک بکڕم و لاپتۆپێک بکڕم ینی کوالەتەکان باشکەم و چەندین پرۆژەشم هەیە بتوانم پێشکەشی بکەم بە ڤیددیۆکان چونکە بۆیە دەڵێم کوالەتی ڤیددیۆکانم باشکەم هەیە هەندێک کەس دەڵێتن یوتیوبەر بوون زەحمەتە نا هیچ زەحمەت نییە ئاسانە من مۆبایلە گەیشتوم بەو ئاستە و هەر بە مۆبایل ڕیکۆردی ڤیددیۆکان دەکەم بە مۆبایلیش مۆنتاژ دەکەم و ئیشاڵە پلانی داهاتووشم بۆ 2019 بەرزکردنەوەی کوالەتەکان. باشە چگە لە یوتیوب ڕۆژانە سەری پلاتفۆرمەکانی تۆ ئینستاگرام و سناپچات و ئەم شانە شەکەی؟ بەڵێ بە زیاتر ئینستاگرام و سناپچات بە ڕێژێکی زۆر. باشە کۆتا پرسیاری ئەم بۆ ڕۆژانە چەند جار سەری هاشتاگ دەکەی هەفتانە ببوورە؟ هەفتانە ڕۆژێ هەفتانە دووجار سەیرەکەم ئەگە بێتە پێشچاومیان لە پیجەکەتان بڵاو دەبێتەوە سێری دەکەم بەرنامەکان بۆ پۆستەکان دایمە متابعی ئێوە. زۆر باشە بەخێر بێ بۆ هاشتاگ هیوای سەرکەوتنت بۆ خوازی. سپاس بۆ ئێوەش هەر بژێر.